ژبان لێرە ئەوەی بازرگانەی بینین جگە لە بازرگانانی خۆمان و خاوەن کۆمپانیا و خاوەن کارگەکانی ناوخۆ لە هەموو وڵاتانەوە بینی بیانێکی زۆر زۆر لێرێ هاتوون بەو پەڕی دڵخۆشیەوە بەو پەڕی ئارامیەوە بەرهەمەکانیان مایشەکەن جا ئەوەی کە گرنگەوەیە لەگەڵ بازرگانە کوردەکانە پەیوەندیکی باش ئەبەستن ینی من لەگەڵ هەندێکیانە قسەم کردوواڵێ هەر لە دوێنەوە چەندین وەکالەتمان ناوەجا هەندێکیان لە وەکالەتەکان لە کۆمپانیا بیانیەکان وەرگیراون و بە پێچەوانەشەوە لە ناوخۆکان وکالەتیان داوە بە ئەو کۆمپانیانی دیکەی کە لە وڵاتانەوە هاتوون ئەمە مامەڵەیەکی تونند و تۆڵی بازرگانی دروستەکە جا ئەبێتە هۆی تێکەڵاوبوون و پردی پەیوەندی نێوان وڵاتانی جیهان و لەگەڵ هەرێمی کوردستانە ئەمە ئاگرۆپاک هەشتم جارە بکرێتەوە کە تایبەتە بە ئاگرۆپاک پلاس فود عێراق کە لەسەر ئاستی عێراقە بەڵام لە هەولێر کراوەتەوە زۆر لە کۆمپانیای ناوخۆی بەشدارن کە بەرهەمەکانیان من زۆر مەبەستمە تەکیدی لێ بکەمەوە لە ئاستی بەرهەمی وڵاتانی پێشکەوتووان. ساڵانی پێشوو ژەوان زۆر جار پێیانەوتین هەرێمی کوردستان بەس برنج و یان هەندێک بابەتی سەرەتاییمان هەیە بنێشتی کوردیمان هەیە بەڵام ئێستا بە پێچەوانەوە ئێستا تەنانەت ئەو بابەتانی کە پاکێجینی بەرهەمەکانیشی پێکرێت لە کوردستان ناکرێت. ئەمڕۆ مەبەستم بوو کە میوانداری یەکێک لەو کۆمپانیایانە بکەین گروپی کۆمپانیەکانیان بکەین کە بەرهەم و کەرەستەکانی ئەوان پاکێجینە واتە و بەرهەمانەی ئەو بەرهەمە خۆراکیانەی ئەکرێ پێویستی بە پاکێجینێکی باشە. ئەم کۆمپانیایەکی ناودار و باش لەو بوارەیە کاریان کردووە بەڕێز کوردستان سێوکانیمان لەگەڵە بەڕێزیان بەڕێوەبەری جێبەجێکاری گروپی کۆمپانیەکانی فابیان کە لێرە لە ستۆدیۆ میوانیان مامۆستا بەخێر هاتیۆم کاتت باش. زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش. ئێمە بەرهەمی زۆرمان بینی لە بواری کشت و کاڵی پیشەسازی چەندین بەروبوومی جیاوازمان بینی و پلاستیک و هەروە پاکێجین جاوای جێ دڵخۆشیە کۆمپانیا ناوخۆیەکانی خۆمان لە هیچ بوارێکە کەم تەرخەم نەبوون و هیچ بوارێکیان نێشتۆتەوە بە بۆشایی یەکێک لە کۆمپانیەکانی ئێستا کە کارەکانیان لە بواری پاکێجینەیە. ئەمە چۆن توانیتان بگەنە ئەم ئاسە چۆن کارەکانتان بەردەوامی پێدەن و بەرهەمەکانیشتان لە ناوخۆیان چەند خواستی لەسەرە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ڕێز وستا بۆ بینەران و بیسەرانی کەی 24 بۆ جەنابتان لە ڕاستیە حەزەکەم پێشەوە بڵێم کە دەستخۆشی لە ڕێکخەران و هەڵسوورێنەرانی ئەم پێشانگە نایابە ئەەکەم کۆکردنەوەی ئەم هەموو کۆمپانیا لە سەرتاسەری عێراقەوە لە دەرەوەی عێراقەوە هێنانی بۆ هەولێر و بەم شێوە ڕێکخراویە بەڕاستی کارێکی زۆر گەورەیە. ئەمڕۆ لە دنیای هاوچەرخاکردنەوەی پێشانگە لە سەرتاسەری دنیا کارێکە کەوا بۆ زیاتر ناساندنی پیشەسازی ناساندنی کارەکان متەبع و ئیشی پێ ئەکرێت و ئەمڕۆژ ئەوەی کە لە هەولێر ئابین زۆر پێشانگان بینی و لە دەروەوەی وڵات بەڕاستی زۆر دڵخۆشم ئەو خەڵکانی کە سەردانمانەکەن کە لە دەرەوە دێن زۆر دڵخۆشن بەم کەش و هەوایە بەم ئارامیە بەم ڕێک و پێچیە کە ئەمەش زیاتر بۆ ناساندنی کۆمپانیاکانە بەرهەمی جیهانیەکانە چۆن بووە کە بینیوتە من 20 ڕۆژ لەمەوە پێش لە ئەڵمانیاوم لە پێشانگایەکی جیهانی زۆر گەورەیە بوو بەڕاستی ئەم ڕێخستنەی ئێرە ناڵێم لەوێ باشترە بەڵام ئەگەر بێت و قیاسێکی بکەیت هیچی لەو کەمتر نییە حتەنانە لە هاتنە ژوورەوە بەو ڕێک و پێچیە بەو پێشوازیە گەرمە و هەروەها هەموو ئاسانکاری کە کراوە هەروە و ئارامی کە لێرە ئەیبینین چ لە پارکینی سیارە بێت کە چ لە داخڵبوون بێت چ لە بەشەکان بێت لە تەوزیعکردنی شوێنەکان بەڕاستی هەر هەمووی وە تەختەی ئەعلامی یعنی ئەم ڕاگەیانانە ئەمەش کارێکی زۆر پیرۆزە کە لە شاشەکانە لە ڕێی جەنابتانە لە ڕێی کەناڵەکانی ترەوە لەوانەیە ئەوەیشی کە دەرفەتی نەبێ بێ بۆ ئێرە زیاتر شارەزا ببێ و بیبینێەوە لە ڕۆژانی داهاتووە بێت لەبەرەوە من بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم کە لە پێشانگایەکی جیهانی کە لە ئەڵمانیا بوو هاتوومە تۆ لێرەم پێشانگایە ئێمە وەکو کۆمپانیای فابیا بەڕاستی زۆر زۆر سپاسی هەموو لایەکەکەین کە لە هەولێری پایتەخت و ئەمە زیاتر ناساندنێکی تری هەولێرە میوانی زۆرمان دێت لە دەروەوەی وڵات زۆر معجیبن بەڕاستی بە کەش و هەوا بە پێشکەوتنەکانی هەولێر کە بینیوێتی لە هەموو بوارەکاندا. باشە
کەواتە بەرهەمەکانی ئێوە لە کۆمپانیاکەتان کە لە بواری پاکێجی ناکارەکەن نیشاندانی لە ناو پێشانگاکەدا چەند بووەجی سەرنجی بەشداربووان و هەروەها سەردانی کاران. سپاس بۆ خوای گەورە کۆمپانیای فابیا بێمە لە 83ەوە دەستمان پێ لە 93ەوە ئەفو لە 83ەوە دەستمان پێکەوە بەس لە 93 ئیتر لە ڕێگای چاپەمەنیەوە دەستمان پێکرد دوای بوو بە ئۆفسێت دوای بوو بە دروستکردنی پێ بڵێن وەکو جەناب لە فەرمی پاکێجین واتە لە پاکەدنان و ئێمە ئەم کۆمپانیا بەڕاستی لە 2023 بە تەواوی خەتێکی ئینتاجی زۆر گەورەمان کە لە ئەڵمانیاوی نامانە کەوتە ئیش و ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی ئیفتیتاحی کۆمپانیاکەی کرد و زۆر دڵخۆش و بەبینینی ئاسانکاریان بۆ کردوین لە زۆر بواردا و هیوادارین زیاتر حکومت ئاسانکاری بۆ بەرهەمی ناوخۆ بکات بۆ ئەوەی بتوانین کە بەڕاستی ئەم کۆمپانیانە ڕۆڵێکی گەورە ببینن لە یەکەم دروستکردنی هەلی کار دووەم هێنانی بەرهەمهێنانی ناوخۆ نەڕۆشنە دەرەوەی پارە و سەرمایی ئێمە بۆ دەرەوە بۆیە کۆمپانیاکە ئێمە بەڕاستی ئێمە لە پاکێجی ناتوانیومانە پاڵپشتی هەموو ئەو پیشەسازی و کۆمپانیا پیشەزازانەی تر بن بەوەی کە جاران پاکەتیان لە تورکیاوێنا لە دەرەوە هاوردایانە کرد ئێستا دێنە لای ئێمە و سپاس بۆ خوای گەورە ئەمە لە زاخۆ هەتاکو و بەسرە ئێمە سەرچاوی دابینکردنین بۆ پیشەسازەکانی تر. ڕاستە مامۆستا کوردستان ئەوەی کە بینین مادە خۆراکیەکان زۆر هەستیارن لەگەڵ ئەوەی کە پێویستەکە زۆر بە باشی دروست بکرێ بە پیشەسازی بکرێ پاکێجینەکەی بەشێکە لە تەواوکاری پرۆسەکە جا ئەگەر پاکێجینەکەی باش نەبێ ئەو تەواوی پرۆسەکە تێکەدات ئەو بەرهەمە خاوەی کە ئیهێنن واتە ئەو موادە خاوەی کە ئێوە ئیهێنن ئایا هەمووی هاورداکەن یان توانای پێداویستی پڕکردنەوەی هەموو کوردستانتان هەیە لە ناوخۆ هیچی بەرهەمە هێنرێت لە ڕاستیا بەداخەوە ئێستا ئێمە لە ناوخۆیان ئێمە لە بۆ زانیاری جەناب و هەروەها بینەرانی بەڕێز ئێمە لە وڵاتی تورکیاوە زیاتر لە ئەوروپاوە بەڵام زیاتر لە تورکیاوە وەرەقە ئەهێنین پێوترێ کاغەزەم کاغەزە سێ ڕەنگە تایپی هەیە کاغەزەکەێنین بە ڕۆڵەکەیێنین لێرە لە کۆمپانیاکەمان کە کۆمپانیاکەمان کە مەکینەی BHS ئەڵمانی بەکارێنین ئەمە ئەیکەین بە پاکەت و بۆ بەرهەمی خۆراک بۆ بەرهەمی خۆراکەکان تەبعانوەکو جەنابەت فەرموود پێویستی بەوە هەیە کە بەڕاستی تایبەتمەندی خۆی هەیە ئەو سێ تەبەقەیە چۆن بەکارێنی 5 تەبەقە سێ تەبەقە چۆن بەکارێنی بۆ خواردن جیاوازە وەک لەوەی کە تۆ بۆ نمونە بۆ مادەیەکی کە بەکاری بهێنیت بەڵێ ڕعایەتی ئەوە ئەەکەین و ئێستا ئێمە سوپاس بۆ خوای گەورە لە هەوڵی ئەوە داین کە خەریکی ئەوەی نەسەر زەویەکەمان تقریبەن دابین کردووە کە دروستکردنی وەرەقەکەش لە ناوخۆیان دروست بێنێمە بۆ ئەوەی نەتوان ئێمە ئەوسانەی هێنین لە دەواتە ئەمە تێچوویەکی کەمتری تێچێت لای ئێوە چەندێتی گرنگە یان زۆر فرۆشی و چۆنیەتی کامیان لای ئێوە گرنگ ئەمە لەسەر هەردوو بوارەکە ئیژەگەین بۆ نمونە لە ڕووی چەندێتیەوە حەزەکەم یەکشت بڵێم کە سپاس بۆ خوای گەورە کە ئێمە لە 90 کە کارمەندەکانمان خەڵکی هەرێمی کوردستانن کۆمپانیای BHS کۆمپانیایکی گەورەیە لە بواری پاکێژینە لە ئەڵمانیە سنعاتێکی گەورەیە لە هەموو عالەمە کۆمپانیاکان مەکینیان هەیە با بڵێن 2 ساڵ لەسەر یەک ئێمە کۆمپانیای فابیاب یەکەمی هەموو سەرئاستی جیهان یەکەم بووین لە سەعات ئیشکردنی بەردەوام و لە سەرفکردنی وەرەقەیە یعنی لە دروستکردنی کارمەندەکانتان ئازان کارمەندەکانمان بەڕاستی لە 90 وەکو عرضم کردی کوردن خەڵکی کوردستانن 175 زیاترە بەڵێ لە 175 زیاترە و ئێمە 24 سەعات ئیژەکەین 3 شەفت ئیژەکەین 24 سەعات کۆمپانیاکەمان لە ئیشکردن ناوەستێ ئەی هەموو کارمەندەکانتان دەسەبەری کۆمەڵایەتی کراوە دەستەبەری کۆمەڵایەتی تەمان نەبێ ئەمە بەجددی بۆیە حەزیژەکەین کە کارمەندەکان زیاتر هی ناوخۆ بن وەلەو ئێمە لە بواری هێنانی عەقڵ و با بڵێن لێهاتووی کارمەندەکان بۆ هەندیسین و خوبەرامان هێناوە بۆ نمونە لە ئێران و لە تورکیاوە
لە تونس لە مەغریب لە جەزائیر لە میسر لە ئوردون لە سووریا یعنی با بڵێن هەموو ئەم وڵاتانە ئێمە مهندسین و لێ هاتوومانێ بەڵام چیمان کردووە لەبەرەوەی تێچووی هێنانی ئەوانە بەڕاستی زۆر ئەکەوێت و هەموو کارمەندێکی بیانی کە یعنی پێویستە 3 کورد مقابلی ئەوە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ بکەیت ئێجا ئێمە هاتوین لەگەڵ ئەوانە لە پاڵپشتێوانە کوردماندا ناوە بۆ نمونە ئەندازیاری لێ هاتوومانەیە هەتاکو ئیشەکە فێر ئەبنەوە اینجا بۆ ئەوەی بتوانین هەلی کاری زیاتر ئێمە زیاتر لە 500 هەلی کارمان ڕەخساندووە و حەزەکەین دەستەبەری کۆمەڵایەتەکە کە ئێستا یعنی کە حکومەتی شێکیشی کردووە کە لە 350 بۆ بە 450 هزار دینار موچە ئەوە ئێمە دەستەبەری کۆمەڵایەتی لەبەرش حەزەکەی کوردەکان بێت چکە بەڕاستی کەمتریشی تێچێ ڕاستە دەستان خۆش بێ مامۆستا کوردستان سێوکانی بەڕێوەبەر و جێبەجێکاری گروپی کۆمپانیەکانتان بەخێر هاتن من خۆشحاڵ بووم بە هیوام کە نمونەتان زۆر بێ و کار و بەرهەمی ناوخۆش هەمیشە زیاتر بێت زۆر سپاس بۆ جەنابتان ئێمە کۆمپانیا فابیا خۆمان بازانین فەخری سناعی کوردەوارین و یەکێ لەو سەروەرانی کە ئێمە هەمانە بەڕاستی کۆمپانیاکەشمان سەرۆکی حکومەتی افتتاحی کرد وەکو عەرزم کردی یەکێ لەو سەروارانە کە هەمان ئێمە کارتی ریفراندۆم کارتی دەنگنا بۆ ریفراندۆم هیچ وڵاتێکی دەوروبەر چاپی نەکرد دروستی نەکرد ئێمە تقریبا 9 ملیۆن کارتمان تەبع کرد وەکو هەدیەک پێشکەشمان کرد بە ریفراندۆم کۆمپانیای فابیا وەرەقەکانی ئەوڵی کاغەزی دەنگدانی بە ریفراندۆم چاپ کردووە بۆ هیواین دەستان خۆش بێ ئینشەڵا ڕۆژێک بێ هەر ئێوە ئەو کارە بکەن کە دەوڵەتی کوردستان ڕاگەێنرا بە هەمان شێوە ئەو کارانەی کە پێویستەکە لەو بوارەدا ئەنجامی بدەن زۆر سپاس جێی شانازین دووبارە بەخێر هاتن.